هەردی و ئاریان و هێرۆ پێکەوە لەگەڵ باپیرە و داپیرەیان دەژین لە شاری کەرکووک. گۆڕی دایک و باوکیشیان لە تەنیشتی یەکدایە لە شارۆچکەی داقووق. هەکار فەتاح باوکی ئەم منداڵانەیە و کارمەندێکی ئاسایش بوو. لە ڕووداوەکەی ڕۆژی 21 دەی ئەم ساڵ کە دەیان چەکداری داعش هاتنە ناو شاری کەرکووک شەهید کرا. ڕۆژێک دواتر دایکیان کە ناوی ڤیان بوو بەرگەی ئەو کۆستەی نەگرت و بە فیشەکێک کۆتایی بە ژیانی خۆی هێنا. ئێستا ئەو منداڵانە لەژێر سەرپەرشتی و چاودێری دایک و باوکی هەکاردان. شەهیدەکان هەموو مناڵی خۆمان بوون، بەس ئەوەی ئێمە جیاوازتر بوو لەوەرەیە ئەوەی ئێمە کە کوڕەکەم شەهید بوو بۆ ڕۆژی دووەم خێزانەکەشی خۆی کوشت، یعنی وعدی ئەوەیاندا بوو بەیەکەوە بژێن و بەیەکەوە بمرن. لە دوای ئەوان ئەم سێ مناڵە جێمە ئاریان و هێرۆ و هونەر ئێستاکەش کە یان بینی هەر ڕۆژێکمان مردنیەکە، یعنی هەر شتێکیان لێ بینی وە ئازانی ئەو دەقێتەکە ئەو کارە ساتە ڕوویداوە. خۆشم چوار مناڵی کەم هەیە لە ماڵەوە، تەنها خێزانەکەم یعنی خزمەتی ئەو مناڵانەکە و ئەمیش بوون، ئەمانیسیان ئێستا حەوت سەرخێزانی لە ماڵە بە سەر قۆمە خێزانەکەین. کوڕە گەورەی هەکار و ڤیان ئەم ساڵ تەمەنی گەیشتۆتە 6 ساڵان و ئێستا قوتابی پۆلی یەکەمە. بەباشی هەست بە گیان لە دەستدانی دایک و باوکی دەکات و دەڵێ لە دوای ئەوان ئاگای لە خوشک و براکانیەتی. لە کەرکووکەوە بەڕێ دەکەوین تا بچینە سەرگۆڕی ئەو ژن و مێردا کە چیرۆکی گیان لە دەستدانیان لە ناو ئەدەبیاتی کوردیدا زۆرە. ئێستا ئەوان وەک مەموزین لە ناو دوو گۆڕدا بەپاڵ یەکترەوە ڕاکشاون. منداڵەکان بە تامەزرۆیەوە دەچنە سەرگۆڕی دایک و باوکیان. ئەو سەردانە بۆتە داواکاری هەفتانەی منداڵەکان. یەکەمیش هەر وەکو مناڵ خۆم بوون، ماڵیان لەسەرەوە بوو، هەر لە خوارەوە بوون، هەر وەکو مناڵ خۆم بوون، هیچ جیاوازیەکانی. ئەمە وەختی خەوتن هەر داوای دایکێکە. کوڕە بیچکۆڵەکەیش توو ڕەبێ ڕاتە بەردەم ڕسمەکەی هەر لەگەڵ باوکی قساکە. ئەم منداڵانە ئەگەر داعش باوکی لێسەند بنەوە ئەوە عەشق و ئەوینی ڕاستەقینەی دایکیشی لێسەندنەوە، بەڵام ئەوان تا گەورە نەبن نازانن بەڕاستی چۆن دایک و باوکیان لەدەست داوە، چونکە ئێستا منداڵن تەنیا ئەوە دەزانن داوای گەڕانەوەیان دەکەن. ئاسو ئەحمەد NRT کەرکووک.